خەمی ڕێکردنی هاتوچۆی تەواوی خاوەن پێداویستیە تایبەتەکان لە ئەستۆ دەگرێت. دەیەوێت لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکاندا بە دروستکردنی 25 شوێنی تایبەت بە وەستانی ئۆتۆمبیلی خاوەن پێداویستیە تایبەتەکان کەمێک لە بارگرانی ئەو توێژە کەم بکاتەوە. ئەوەی ئەم پرۆژە جێبەجێ دەکات خاوەن پێداویستی تایبەتە و ناوی سارا عوسمانە ورتر لەسەر ئەم خزمەتە دەدوێت. پرۆژەی بەگشتیکردنی شوێنە گشتیەکان پرۆژەیەکە کە چەند ساڵێکە من ئیشی تیاکەم، هەر ساڵە و ئیش لە بوارێکاکەم کە پێویستە شوێنە گشتیەکان بە شێوازێک گشتی بکرێت کە بۆ هەموو خاوەن پێداویستی تایبەتەکان شیاو بێت. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەکانە، ئێمە وەکو ڕێکخراوی ڕوانین بە باشمانزانی لە 25 شوێنی شاری سلێمانیە کە شوێنە گشتیەکان وەکو سۆپەرمارکێتەکان، سیتی ستار، سۆپەرمارکێتی زارا، نەخۆشخانەی شار و چەندان شوێنی تر پارکینی تایبەت بە ئۆتۆمبیلی خاوەن پێداویستی تایبەتەکان دروست بکەین. هەڵبەت ئەمە هەنگاوێکە ئەتوانین بڵێن کەمێک لە ئەو قورسیانەی ژیانی ئەوان ئاسانترەکە. کاتێک کە تۆ یەیتە شوێنێکی گشتیەوە و کێشەی ئۆتۆمبیل وەستانت نابێت و لە نزیکترین شوێنەوە ئەتوانی داخڵی ئەو بینایەبی کە پێویستیەکانتی لە یەکڕ یاخود کە ئیشەکەتی لە یەکەی وەکو دەرونیەن تۆ ئارامتریت. سارا دەیەوێت خاوەن پێداویستیە تایبەتەکان بەشدار بن لە چێژ و خۆشیەکانی ژیان وەک هەر هاوڵاتیەکی ئاسایی نێو کۆمەڵ، هەر بۆیە بە هیواوە دەڵێت وەها پرۆژەیەک و چەندانی دیکە کاری داهاتووی ئێمە دەبێت. لەگەڵ هەموو گرفتەکانە، لەگەڵ هەموو کێشەکانە دیسان ئەڵێن ئەبێ خۆمان ئێمەی تاک بتوانین هەنگاو بنین. من هەنگاوێک، تۆ هەنگاوێک، ئەوانی تر هەنگاوێک، دوجار هەستەکەی کێشەکان چارەسەر بووە، هەستەکەی هیچ نەبێت قورسیەکی ژیانیان بەرەو کەمی چووە کە ڕۆژانە ئێمە لەگەڵ شەقام و شۆستە و شوێنە گشتەکانە کێشەمان هەیە. لە هەرێمی کوردستان وەک پێویست لە بینە و باڵەخانە و بە حکومەت و کەرتی تایبەتەوە وەک پێویست مافی خاوەن پێداویستیە تایبەتەکان ڕەچاو نەکراوە بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی ڕێبکەن، هەر بۆیە سارا و هاوشێوەکانی بیر لەوە دەکەنەوە ڕێگا سەختەکان بۆ خۆیان بکەنەوە و تا بتوانن ژیانی ڕۆژانەیان بەڕێ بکەن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.